ئێمەی دەتوانی کۆلێژی پزیشکی ددان دامەزرا و دانەمەزرا و لە تەواوی زانکۆ حکوومیەکانی هەرێمی کوردستان ماوەی چەندین ساڵە ستەمێکی یەکجار گەورە و ئاشکرامان دەرهەق دەکرێت لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە لە کاتی پێشکەشکردن و وەرگیران لە خوێندنی باڵا چ دبلۆم چ ماستەر چ دکتۆرات چ بۆرد بەم شێوەیەی خوارەوە بەڕێزان ئێمە لە پۆلی 12 نمرەی بەرزمان هێنا بۆیە لە زانکۆ حکوومیەکان وەرگیراین کەچی کۆنمرەی وەرگرتن لە زانکۆ ئەهلیەکان لە بەشی پزیشکی ددان دابەزیوە بۆ 86 ئەمە لە کاتێکدا ئێمەی وەرگیرا و لە زانکۆی حکومی کەمترین کۆنمرەی وەرگیراومان زۆر لەوە زیاتر بوو دوای ئەوەی زانکۆ تەواو دەکەین دەبینی دەرچووی یەکەمی زانکۆ حکومیەکە ئەوائیل 80 تا 82 هەیە ئەو پەڕی بەڵام لە زانکۆ ئەهلیەکان هەتا 96 و 97 هەیە بەڵام کە خوێندنی باڵا ئەکرێتەوە چ دبلۆم بێت چ ماستەر چ دکتۆرات چ بۆردیش ئەبینی دەرچووی زانکۆ حکومیەکان بە دەگمەن و زەحمەت نەبێ هەروەر ناگیرێن لەبەر ئەوەی ئەوانەی لە ئەهلی خوێندویانە وەک باسمان کرد نمرەی بە کالۆریۆسیان زۆر زیاترە لە دەرچوانی زانکۆ حکومیەکان بۆیە تەنها لە تاقیکردنەوەی توانست دەربچن کە تاقیکردنەوەی وەرگرتنە لە خوێندنی باڵا ئەوان زۆر بە ئاسانی لە پێشبڕکێکە پۆینتی زیاتر وەردەگرن و لە خوێندنی باڵا وەردەگیرێن